مرۆڤ گەلێک لەوە بە نرخترە بە پێوەدانی دووپشت گیان لەدەست بدات. ئەمە وتەی بەشداربووانی ئەم گردبوونەوەی بوو کە لە بەردەم نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک ئەنجام درراوە کە دووەم جارە لە بەردەم ئەم نەخۆشخانەیە گردبوونەوە دەکرێت لە دژی ئەوەی بەهۆی نەبوونی دەرزی دژەژەهرەوە لەم نەخۆشخانەیەدا دوو کەس گیانیان لەدەستداوە. لە مانگی ئایاری ڕابردوودا NRT راپۆرتی لەسەر گردبوونەوەیەکی هاوشێوە کرد کە لە بەردەم هەمان نەخۆشخانە دژی گیان لە دەستدانی مناڵێکی تەمەەن 3 ساڵان بە ناوی کەژین ئاراس ئەنجام درا کە ئەوەیش بەهۆی پێوەدانی دووپشک و نەبوونی دەرزی دژەژەهرەوە گیانی لەدەستدا. لە هەفتەی ئەم مانگەشدا مێرد منداڵێک بە ناوی حوسێن شکوور بەهۆی پێوەدانی دووپشک و نەبوونی دەرزی دژەژەهرەوە لەم نەخۆشخانەیەدا گیانی لەدەستدا. ئەو مێرد منداڵە تەمەەن 14 ساڵە جگە لە نەخۆشخانەی ئازادی برابەوە نەخۆشخانەیەکی ئەهلیش، بەڵام لەوێش دەرزی دژەژەهر نەبوو تا گیانی ڕزگار بکەن. ئامادەبوانی ئەم گردبوونەوەیە داوایان لە تەندروستی کەرکووک دەکرد گیان لە دەستدانی هاوڵاتیان بەهۆی پێوەدانی دووپشکەوە بە هەن وەربگرێت. دووەم حالەتی مردنە تا ئێساکە چەند حالەتێکی برینداریشە بووە کە دووپشک بە هاوڵاتیەوە و چارەسەر نەکرا و دەرزیە نیە، بەڵام ئەمە دووەم حالەتی مردنە هاوارەکەین داد بێداد شارێکی ئاوا گەور و گران شارێک کەوا مەشهورە بە نەوتی ڕەش ئێستاکە دەرزیەکی دژی ژەهری دووپشکی نییە. برایەکی حسێن شکوور باس لەوە دەکات کە حسێنی برای بە شێوەیەکی تراژیدیانە گیانی لەدەستداوە دوای ئەوەی زیاتر لە 6 کاتژمێر بەهۆی نەبوونی دژەژەهرەوە بە ئازارەوە بووە و پاشان گیانی لەدەستداوە. پێشتر فەرمانگەی تەندروستی کەرکووک بە NRT ڕاگەیان ماوەی 3 ساڵە وەزارەتی تەندروستی عێراق بە بیانووی قەیرانی داراییەوە دەرزی دژەژەهری بۆ کەرکووک هەناردووە. وتیشی لە ئەگەری دووبارە بوونەوەی هەر حاڵەتێکی پێوەدانی تر ناتوانن نەخۆش چارەسەر بکەن. سەرەتاکەن نەمانێنا بۆ کەسەکان دووپشک پێوەیدا سەرەتا دکتۆر بەلامانە نهات حتا وەکو سعات 12 سعات 5 و 4 ئێوارە لێیدا سعات 9 دەی بەیانی ئەمر خودای ئیتر وتیان دەرزی دووپشک نییە لێرە دەست ناکەوێت. لاوازی هەڵوێستی تەندروستی کەرکووک بەرامبەر دابینکردنی دەرمانی دژەژەهری دووپشک ژمارەیەک چالاکوانی مەدەنی هێنایە سەر شەقام. ئەوان دەڵێن تەندروستی کەرکووک کەم تەرخەمە بەرامبەر بەو پرسە. ئەم هەڵوێستەشیان لە بەرامبەر دووبارە نەبوونەوەی حاڵەتی مردنی مرۆڤەکانە بە ژەهری دووپشک. سیروان ئەنوەر NRT کەرکووک.